الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانان و إيمان داران سلامي خواهي قولتان لسر به. ئێمەوەکو مرۆڤ و ئینسان لەم سەرزەمینە خوای تەبارەک وتەعالا دروستی کردوونی بە خەلیفە و جێنشینی خۆی و پێمانە فەرمێت هەر کەس لە ئێوە و هەوڵ و کۆشی خۆی لەسەرە و ئەن لەیسە للئینسان ئیلا ما سعى. ئینسان پێویستە بۆ دنیاش و بۆ قیامەتیش هەوڵ و کۆش و ماندووبوونی خۆی بە بۆ پەیداکردنی ڕزق و ڕۆزی و بژێوی ژیانی. خوای گەورە لە قورئانە فەرمێت: هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. پێویستە مسلمان و ئیمانداران هەموو ئینسانێک هەمیشە و دائم لە بیری کارێکا بێ بۆ دابینکردنی ڕزق و ڕۆزی خۆی و بژێوی ژیانی خۆی. مەویست نەبێ، ناومێد نەبێ، لە هەوڵ و کۆشش نەکەوێ، چونکە خوای تەبارەک وتەعالا مرۆڤایەتی دروست کردووە بەڕاستی بێ ڕزق و ڕۆزیشی نەکردووە، بەڵام هەوڵ و تێکۆشانی پێویستە، ماندووبوونی پێویستە، چونکە هەوڵ و تێکۆشان بۆ پەیداکردنی ڕزق و ڕۆزی حەڵاڵ ئەمە عیبادەتە، ئەمە شەرافەتە، کەرامەتە، عیززەتە، لە ئیسلامە بەڕاستی زۆر پیرۆز و مبارەکە، گرنگی تایبەتی خۆی پێدراوە و بۆ زیادبوونی ڕزق و ڕۆزی، بەرەکەتی ڕزق و ڕۆزی بە هەمان شێوە ئاینی پیرۆزی ئیسلام فەرموویەتی چۆن هەوڵ و کۆشی لەسەرە پێویستە بۆ زیادبوونی ڕزق و ڕۆزیت بە دوای ئەسباب و هۆکارەکانە بگەڕێی. ئەو شتانەی کە هۆکاری زیادبوونی ڕزقە، بەرەکەتی ڕزقە، مانەوەی ڕزقە، دەوڵەمەندبوونی تۆیە لە دنیا و لە قیامەتە. ئازیزان و خۆشەویستان، یەکەم هەوڵدانە، تێکۆشانە. ئینسان کە هەوڵی دا بەرهەمی دەستی خۆی خوات، بەڵام ئەو هەوڵە بە سیدق و بەڕازگۆییەوە، بە ئەمانەتەوە، بە دروستی. پێغەمبەری نازداریشمانە فەرمێت: إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. ئەفەرمێت خوای تەبارەک وتەعالا بەندەیەکی خۆش ئەوێت کە کارەکات، ئەو بەندە کە کارەکە تێکۆشێت بۆ پەیداکردنی بژێوی و ڕزق و ڕۆزی خۆی، بەڵام بە حەڵاڵی، بە دروستی، دوور لە تاوان و زوڵم و بەغی. ئەم عەبدە وردەکاریەکە لە کارەکەی خۆیە، خیانەتی لێ ناکا، غەشی لێ ناکا، ئیتر فەلاحە، جوتیارە، دوکاندارە، بەهەرحاڵ بەرپرس و مەسئوولە، موظف و فەرمانبەرە. ئەو کارەی کەوا پێی سپێرراوە و ئەیکا و جێبەجێیەکە بۆ پەیداکردنی ڕزق و ڕۆزی خۆی، ئەبێ وردەکار بێتایە، ڕازگۆ بێتایە، زاڵم و ستەمکار نەبێتایە، بۆ ئەوەیشی کەوا ڕزق و ڕۆزەکەی بەرەکەتی تیا بێ و زیاد بێ و بتوانێ بەڕاستی دەوڵەمەند بێ لە دنیا و لە قیامەتە. ئەو کەسە ئەبێ هۆکارەکان بگرێتە بەر. هەموو شتێک هۆکاری خۆی هەیە. خوا فەرمێ لە قورئانە: فأتبع سببا. بە زیلقەرنەین فەرمێت تۆ دوای هۆکارەکان بکەوە. ئەمە عالەمی ئەسبابە، هەموو شت بەدەست خوایە، هیچ شتێک بێ خوا نابێ. بەڵام خوای تەبارەک وتەعالا نەیکردووە بە عادەت بەڕاستی بەبێ هەوڵ و تێکۆشان کابرا مەسەلەی دەوڵەمەند بێ بەرەکەتی ڕزق و ڕۆزیەوە. ئینسان ئەگەر کاریش نەکا، خوا نایکوژێت تا ئەو دەقە و سەعاتە مەوعیدی ماوە، بەڵام بۆ پەیداکردنی ڕزق و ڕۆزی، دەوڵەمەندبوونی، زیادبوونی، ئەبێ هەوڵ و تێکۆشانێ بێ، ئەبێ هۆکارەکان بگرێتە بەر. ئازیزان و خۆشەویستان، ئێمە زۆر جارێ ڕزق و ڕۆزی بەس لە پارەی زۆر و فرۆشتنی شت و بەهەرحاڵ زیادبوونی ماڵ و مەڕ و ماڵاتە ئابینین. نا، ئەوە یەکێکە لە زیادبوونی ڕزق، تەوسیعی ڕزق، بەرەکاتی ڕزق. زیادبوونی ڕزق ئینسان کە سیحەت و عافیەتی هەبێ، ئەوە گەورەترین ڕزق و ڕۆزیە. هەیە دەوڵەمەندە، سەرمایەدارە، بەدەیان دەفتەر دۆلارەدا
یەک لەحزە یان دقەیەک صحەت و عافیەتی بۆ بگەڕێتەوە، بۆی ناگەڕێتەوە. هەزاران کەسەیە دەوڵەمەندە و سەرمایەدارە بەڵام دوژمندارە ژیانی لێوە بە جەهەنەم. هەزاران دەفتەر دۆلارە دابەز بۆ ئەوەی کەوا ئاسایی بێتەوە، ئاسایی نابێتەوە. کە ئەڵێن ڕزق زیادبوونی ڕزق ئەوەیە کە خوای تەبارەک وەتەعالا بۆ تۆی دانیاوە، بۆ تۆی دیاری کردووە. هەوڵەدەی ماندووەبی زۆر جارێ وا ئازانی پارە و ماڵەکە زیاد ناکا، بەڵام ئەو ماڵی تۆ باکەم بێ بەڵام بەرەکەتدارە، صحەت و عافیەت هەیە، مناڵەکانت ساڵحە، عیزەتی هەیە، کەراماتی هەیە، دووری لە بەڵاو فیتنە و ناڕەحەتی. ئەمە ڕزقە، تۆ پێی نازانی، لەش ساغی گەورەترین ڕزقە. من نەخۆش بم نەتوانم کەبابێ بخۆم، پارە و پوڵم بۆ چییە؟ دنیام بۆ چییە؟ بۆیە ئازیزان و خۆشەویستان، خوای تەبارەک کار بکەن، ئیش بکەن. کاسب حەبیب اللهە، بەڵام لەگەڵا ڕازگۆ بن، چاک بن، زاڵم مەبن، غەشباز مەبن، درۆ مەگەن لەگەڵ ئیشەکەی خۆتانە. اینجا بەدوای هۆکاری زیادبوونەکەی شا بگەڕێن. هۆکاری زیادبوونەکەی زۆر زۆرە. یەکێک لەوانە کە شاراوەتەوە لەمڕۆ ئیهمال کراوە کە خەڵکی عام بێڕستە. بێڕستە چی؟ یعنی صحەت و عافیەتی نییە، یعنی ماڵ و مناڵی ساڵح نییە، یعنی بەڕاستی هەموو گیانی پڕ لە بەڵاو مصیبەتە، خەفەت و ناڕەحەتی و کێشە، هەزار و یەک گرفتی هەیە، بەخۆیشی نازانێ. ئەمە هەمووی بێڕزقیە. یان ئەوانەی کە دوکاندار و زەرەر و زۆر ڕویان تێکا، یان بازار و مڵک و ماڵیان هەیە بەڵاو مصیبەت ڕویان تێکا، با پارەی زۆری شێ بێ، بەڵام سەیرەکەی بەرەکەت لە ڕزقەکەیان نییە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کەوا ئەمڕۆ خەڵکی بەهۆی تەماعی دنیاوە، پەرستی دنیاوە، بەڕاستی کارێکی زۆر گەورەی پیرۆزی ئیسلامی ئیهمال کردووە کە هۆکاری دروستبوونی مرۆڤایەتیە، هۆکاری پێشکەوتنی کۆمەلگایە، هۆکاری محەبەت و خۆشەویستیە، هۆکاری زیادبوونی هەموو بەرەکەتێکە. ئەویش سیلەی ڕەحمە، بەجێهێنانی سیلەی ڕەحمە. ئێمەی مسلمان و ئیماندار بەس بە ناو مسلمانین، زۆرێک لە صیفاتی ئیسلامان فەرامۆش کردووە. زۆر بەمان لە خۆمان دەست پێ یەکەم، براکەمان، خوشەکەمان، پورەکەمان، بەهەرحاڵ جیران و دراوسێ و قەومەکانمان چەند جار سەرمان لێداون، بەدەم کێشەکانیان نەبووین، دڵمان خۆش کردوون، هاوکاریمان کردوون، زۆر بەمان تاوانبارین، گوناهبارین. بۆیە ڕزق و ڕۆزیمان بەو شێوازەی لێ هاتووە کە بەڕاستی لەزەت لە ژیان نابینین، بەرەکەتی تیا نەماوە. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت من سەڕەه أن يبسط له في رزقه أو ينسأ له في أثره فليصل رحمه. پێغەمبەری خوا هەر کەسێ پێی خۆشە خوا ڕزق و ڕۆزی بۆ زیاد کە، بۆی فراوان کە، پڕ بەرەکەتی کە، دڵی خۆش کە، ئەوە با یان تەمەنی درێژ بێ و تەمەنی پڕ بەرەکەت بێ، ئەوە باسی لێ ڕەحم بەجێبێنێ. ئەگەر نوقسانی هەیە لە ڕزق و ڕۆزیە با بچێتەوە بە خۆیان و تۆبە بکە. ئەوانەی کەوا باوکو دایکیان ئیهمال کردووە، فەرامۆشیان کردوون، خزمەتیان ناکەن، یا لە خەڵۆگای پیریدان ناون، بەرحاڵ یا براو خوشەکانیان ئەمڕۆ زەلیل و داماون بێڕزقن، با بچنەوە بە خۆیانەوە تۆبە بکەن، بچن دەستی باوکو دایکیان ماچکەن، سەردانی قەوم و کەسەکانیان کەن. ئەمە پێغەمبەری نازدارە فەرمێت. تووشی نەخۆشی و ناڕەحەتی بووی، ئەوە بەڕاستی بێڕزقیە. هۆکارەکەی ئەوەیە سیلەی ڕەحم شڕاندووە، چونکە سیلەی ڕەحم پێغەمبەرە فەرمێت تەمەن زیادەکە، تەمەن پڕ بەرەکەتەکە، پڕ سیحەت و عافیەتێکە. و هەروەها پێغەمبەری نازدارمان لە فەرمایشترا فەرمێت سیرەة الرەحم وحسن الخلق وحسن الجوار يعمرن الديار ويزدن في الأعمار. پێغەمبەری خوا فەرمێت سیلەی ڕەحم و ئەخلاقی جوان لەگەڵ دەرودراوسیا و لەگەڵ کۆمەلگا، ئەمانە بەڕاستی وڵات ئاوەدانەکەنەوە و تەمەنی ئینسان زیادەکەن و پڕ بەرەکەتێکن، پڕ سیحەت و عافیەتێکن. صلة القرابة مثرات في المال محبة في الأهل منسأة في الأجل. پێغەمبەری خوا فەرمێت سیلەی ڕەحم و سیلەی خزمە و کەسایەتی، بەجێهێنان و زیارەتی قەوم و کەسەکان و ئاگابوون لێیان، بەڕاستی ماڵ و سامان زیادەکە، محەبەت و خۆشەویستی زیادەکە لە نێوان تاک بە تاکی کۆمەلگای قەوم و کەسەکانی خۆتا. و هەروەها هۆکارێکە بۆ دواکەوتنی ئەجەلت، زیادبوونی تەمەنت،
بركتي تمرد صحة وعافية أما بيغمبري خوا فرميت صلاة والسلام إلى سربية وأحسنوا إن الله يحب المحسنين جگە لەوەیش ئەبن بە محسنان خۆشەویستی پەروەردگارن ڕەحمەتی خوا لێیانەوە نزیکە إن رحمة الله قريب من المحسنين وخوای پەروەردگار ئەفەرمێت بۆیە ئازیزان و خۆشەویستان بەجێهێنانی سیلەی ڕەحم قەتە نەکردنی ئەمە مای بەرەکات و دینە ئیتر کارێکی ئاسانیشە ئەمڕۆ ئەتوانی بەڕاستی هەموو ڕۆژێ لە باوکو دایکت نەدەی یا لە خوشک و براکانت بە یەک تەلەفۆن زۆر ئاسانە زیارەتیان کەی ئەحواڵیان پرسی کێشە و گرفتەکانیان بۆ حەڵکەی ئاگای لێیان بێ بۆ ئەوەی کەوا ئەو بەرەکات و ڕەحمەتەی پەروەردگار ڕوو تێ بکە ئازیزان و خۆشەویستان و بۆ ئاگاداریشتان ئەوانەی کە قەتعی سیلەی ڕەحمەکەن سیلەی ڕەحم بەجێ نایانن ئەوە لای خوا و پێغەمبەری خوا مەلعونن بەهەش نابینن ڕەحمەتی خوا ڕوویان تێ ناکا ئەوە تا پێغەمبەری خوا لە فەرمایشێکی سەحیحە ئەفەرمێت خوای تەبارەک وتەعالا کە کاتێک ڕەحمی دروست کرد هەڵی واسی بەقەی عەرشە فەرمی ئەو کەسەی بە عیززەت و جەلالی خۆم ئەوەی تۆ جێبەجێ بکە منی جێبەجێکم یعنی ڕەحم و بەزەی مەیە بەرامبەری ئەوەی تۆ قەتعەکە واز لە تۆ بێنێ پشتاتە تۆ ئەی سیلەی ڕەحم منیش پشتی تێەکەم و نەفرەت و لەعنەتی لێەکەم اینجا پێغەمبەری خوا فەرمی کێ پێی خۆشە بام ئاەتە بخوێنێتەوە عاقڵ بێ و ژیر بێ فەرمووی خوا فەرمێت فهل عصيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم أولئك الذين لعنهم الله فأصمهم وأعمى أبصارهم أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها كيف يخش ما يتبخون توا إخوة فرميت أواني كوا براسي دا صلاتيان هي وقويان هي وهيزيان هي ولادك ندست بلان فساد سرزانين وبغيكن زومكن استمكن سيلر عم قطعكن بجينان ابنه كاري شراندني سيلر رحم خزماتي وكساتي اوان اخوان لعنتي عليك للرحمه يقيدوا انا خاتوا اوان اخوان كوري كردون لا استحق الراستيا ضل كان القفل يدراوا اينا قبل له قران بكنوا كي اجن خوا وبيغمري خوا امريان بيكن بوي كواسي لرحم جيبكن قطعي نكن واسي لنا هنن خوا عابينا كن ولا تغاني قران یان دڵیان قفلی لێ دراوە چاویان کوێر بووە و دڵیان کوێر بووە بۆیە ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆ چڕانی خزمەتی و سیلەی ڕەحم لە کۆمەڵگای ئێمە بۆ بە مۆدیل زۆری زەرەرمان لێ کردووە ئەگەر بمانەوێت سەربەرز بین بە عیززەت بین بەختەوەر بین ڕزق و ڕۆزیمان فراوان بێ شیفا و ڕەحمەت ڕوومان تێکا بگەڕێنەوە بە فەرمانی خوا و پێغەمبەری خوا کە یەکێک لەوانە هۆکاری زیادبوونی ڕزق و تەمەن و بەرەکەتی تەمەنە جێبەجێکردنی سیلەی ڕەحمە ئەو کەسەی سیلەی ڕەحم جێبەجێ ناکا پێغەمبەر فەرمی ئیماندار نییە وەخوا لەعنەتی لێکا ئیمانداریش نییە بۆیە خوا نەفرەتی لێکا من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه ئەوەی ئیمانی بەخوا و پێغەمبەری هەوا با ڕێز لە میوانەکەی بگرێت ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه ئەوەی ئیمانی بەخوا و پێغەمبەر هەیە باسي لي الرحم جيبه جيكاو نيشرينيا ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت أو إيماني بخواه في غمري خواهيا أقر قصي بعضو شاكا زاني بيكا أقر نازاني زباني بفيتني راعتوا ببوتانو بجوينو بزمراتوا قصي خير نازاني بابي دنگ بي لدنيا ولقيامة سلامة أبي أقر بي دنگ نبي بو زبانه عقيدنا وجهنمي دنيا قيامته زرر مندي دنيا قيامته بأعزان وخشويستان بوي ليلو ما اندلك بيت أعزان وخشويستان سيلي الرحم زور قرنقا أهميته قرنقي تايبتي خوير إسلاما شعار وسروت إيمان دار مسلمانانا وهروها أو كس إيماني بخواو بيغمبرها بوي جيب جيكا إيماني بروج قيامته وهروها قورة هو كاري زياد بوني الرزقة بۆ ئێمە ئیماندار و مسلمان و هەروەها هۆکارێکە بۆ ئەوەی کەوا پەیوەندیمان لەگەڵ ڕەحمەتی پەروەردگارا هەبێ و گەورەترین هۆکارە بۆ داخڵبوونمان بە بەهەشت چونکە خوای کاتە کەفارەتی گوناهەکانمان زیادبوونی ڕزقمان ئاوەدانی وڵاتمان لابردنی بەڵا و موسیبەت و مردنی کتوپڕی و مردنی خراپ لەسەرمان ئەی کاتە دەفعی بەڵا و موسیبەت لەسەرمان جێبەجێکردنی سیلەی ڕەحم ئازیزان و خۆشەویستان سیلەی ڕەحم ئەو خير قوريه كهمو شرائع دين كان تديني إسلام تديني موسى تديني عيسى تباقي دين كانت متفق لسر قوريه سيلي الرحمو زيارة قوم كسان ودوستان وأحباب
وهروا متفق لسروي جورترين تاوانك جناهك شراني سيلي الرحمة بشكرنا قوم كسو دوستانو خزماني خوتو واشينانا ليان حسابنا كردنا بويان اما جورترين تاوانا اجزان خوشويستان هر بويا پیغمبري عزيز مان صلاة وسلامي لسربيه لفرمايشها فرميت هيج جناه تاوانك اندازي قطعي سيلي الرحم تزاو تاوانك سرعتني كلا دنيا تخوا طول دسنه فيش قيامت وكو شراني سيلي الرحمو بغيو ظلم وستم او كساني كوا لدنيا دا سيلي رحم جيب جناكن قطعكن او هل لدنيا خوا عقوبيتون دانا دا خوا سزانا دا خوا رسوانا كا بلا ان يريب سريانا فيش قيامت اتروا قيامتيش جقال لعنته براسي نفرتي پروردگارو سزاي جهنمو تندي معاملي پروردگار لسريا وقيامتي چاوريتي خوالهم لايك ما خوش بيه خوالهم لايك ما راسي بي عاقبت ما خير بيري خوال غناو تاني خمانو باغو دايك ما خوش بي ليتا بارينا توفيق مان بي سيلي الرحمو زيارة احباب ودوستو خوشويستاني خمان جيب جيب كين بشتيان تين كين لقلي انا بين خدمتي عن بكين محبة الرئيس مان هبي بويان هيان بي بومان يا ربي خوال ليتا بارينا تمنى عن خير وبركات كي رزق روسي مان فراوان كي توفيق مان بي خوال ليتا بارينا باسمي عصمي خود يا ربي خوايان بإيمان وبمان شنو وبمان بنون زندو ما كروا لدردو بلا وباو نخوشي وناخوشي قداو تاوان ومعصيت خمان وخان ودعاء لولات من طاري زوكا يا ربي خوالة بارينا اواني داو دعاء خير ان يكردوين اقلنا خوشي انا اخوة شفاء عزو فلان مبنرا قرفتي انا كيشيان هي مشاكل عائلة انا اخوة ابغان شارة سركة من دالي انا اخوة تو دولة مني رزق الروسي لاي تويا اخوة دلي عن خوشكو من علي صالح انبريا اخوة من علي امي صالحك من علي تواي مسلمان صالحك اوي هيتي وصالحني اخوة ابوي صالحك اوي هيتي ومفقودة وانا اخوة بيك كان شاكي توا خوالة بارينا بجلالتي خود بكرمي خود بلطفي خود خواه الرحمن في بكي لدنيا ولا قيامتها بس يبقى اساسي داماوينا وغور معنا بيتوا زمان ما ثابت وجيغر كيلا والله من فريشتكاينا وغورها يا ربي خواه جان اواني كلمز لسان لمز قوتان نخوشاني ودعاء دعاء خيران كردوها خواه شفاي نخوشي ايم وانيش بي شفاي تواوي نخوشي مسلمانان بي بتايبت نخوشي خستخانه كان من بتايبت نخوشي خستخانه هوا خوايا او نخوشي بيسل زياد بونا على ولات معنا خوايا لكل ما نكيتوا همو لاك ما لي باريسي اوي توشي وخواش وعزو فريب منرا يا ربي خوانا امي ديان مكا خوايا تو برحمي تو مهرباني تو شافي حقي خوايا شفان با خوايا اوانا ندري ولات نداو دعاء خير عليك الدوين يا ربي خوايا شفان بو منرا عزتي عن بو برناوي هدايتي عن با هدايتي ملايك ما بي يا ربي خوايا جان اواني خدمت بشريعتك اي توكن بمالكاني توكن بتايبت بمزقوتي ما يا ربي خوايا جان رقنا فيك يا ربي خوايا خدمتك كان ان بو بكا بكشتي نجادي دنيا وقيامتان شفاي نخوشي خوان ومالون دالان يا ربي خوايا لا بريد دو بلا مصيبه صر خوان ومالون دالان يا ربي خوايا لتفارنا باسمي عصمي خوت يا ربي خوايا لبرخاتي خات داران لبيغمبران وصالحان وكاشاكان خوايا كربد صوت من بيصلاحك ايمان واسلام ان بري وجدان ان بري اواني دوست مان دوستان بي اواني دشمني دين مان خاك مان ولات مان دشمني املة خوايا اگر شاوي داد فائدات ان با اگر شاوي دادني خوايا عاليه سافلها خوايا شير وشولانك خوايا لكل ملتان كيتوا يا ربي خوايا بزي مسلمان غزو فلسطين بيتوا خوايا جانونها مترز قارنك خوايا جولكي ملعون يهودي خسيز بيس برون جاني مسلمان وقطعا مسلمان كان خوايا اوصل مقبول لكي خوايا انتقامي تندي عن لبسنا خوايا جاشتك بشنا بسرك خوايا زليل عنك بيك وسرقال عنك يا ربي خوايا بيانك بدجمن يكتري ترسو بيوم خالد ليانا خوايا لكل مسلمان كيتوا خوايا الرحم بمسلمان غزو فلسطينك خوايا رونها مترز قارنك خوايا برسين تونين يا ربي خوايا لزيد خوايا اندر كراون مال ولاتان ويران كراوه خوايا اوي سبب كاي ويران كني ولاتي انا خوايا ولاتان ويران كي خوايا جوجان انت بشني بسرك خوايا كردستان باريس ولا في تدراس كان مان اواني كوا بحساب دوسيا من دجمن مانن ولات مان داجيرك خوايا لان خم الله كي خوايا انتقامي تندان لبسنا خوايا ام كردستان باريس لها مو فتنه كي دراس كان مان نا حزان ودجمنان مان خوايا هر كسك لم ولاتا لقل دشمنا دستي هيو دشمنان دولاتنا انا واخواي لي خبون لخي خوايا اوانيك وقدروا حرمتي شهيدان وانفال وكيمياء باران كتصعدنا ولا بينا وازادي ام ولاتا برقرار ملاتا ام ولاتا افروش بدشمان خوايا زليل سرجاكي خوايا سوق الرسواي كي خوايا لناوي بري خوي وجاشي امين امين.